خۆشەویستان و بەڕێزان السلام علیکم ورحمة الله وبركاته. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێشبڕکێی زانستی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. لە ئەڵقەی ئەم شەویشماندا میوانداری پۆلێک لە گەنجانمان کردووە، برایانی کەلار کە بریتین لە کاکە عەبدوڕەحمان و کاکە ڕێباز و کاکە ڕێبوار بەخێر بێن سەر و سەرچاومان، و هەروەها برایانی چەمچەماڵیش کاکە محەممەد جەوهەر و کاکە محەممەد ئەبوبەکر و کاکە ڕێبین نامیق، ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاومان هاتن. خۆشەویستان و بەڕێزان، هەروەکو چەند شەوی ڕابردوو دەست دەکەین بە ئاراستەکردنی پرسیارەکان بۆ هەردوو گروپەکە. سەرەتا لە بابەتی عەقیدەوە دەست پێ دەکەین و داواکەین لە برایانی کەلار ژمارە 1 تا ژمارە 5 هەڵبژێرن. ژمارە 3. پرسیاری ژمارە 3 دەڵێت پرسیاری ژمارە 3 دەڵێ حکمی سوێن خواردن چییە بە غەیری خوا بە بەڵگەوە؟ حکمی سوێن خواردن بە غەیری خوا شرکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من حلف منكم فلا يحلف إلا بالله. هروها هذا فرمي ألا من كان منكم حالفا فلا يحلف إلا بالله. بله. هروها خواي قورا فرمي ولا كابتن ماوى لسر خوتان والله مدنو عسايبن. بيمي خاصة فرمي من حلف بغير الله فقد أشرك. بيغمري خو عليه الصلاة والسلام فرميتي من حلف بغير الله فقد أشرك. بله والله ما كتواوا. بێگومان سوێن خواردن دەبێت تەنها بە خوای پەروەردگار بێت، نابێت سوێن بە جگە لە خوای پەروەردگار بخورێ. هەر کەسێک سوێن بە جگە لە خوای گەورە بخوات ئەو شەریکی بۆ خوا قەرار داوە پەنا بە خوای گەورە. هەر لە بابەتی عەقیدە داواکەم لە برایانی چەمچەماڵ ژمارە 1 تا ژمارە 5 جگە لە ژمارە 3 ژمارەیەک هەڵبژێرن. ژمارەیەک براکەم. پرسیاری ژمارە 1 دەڵێت کاکە محەممەد جەوهەر، پرسیاری ژمارە 1 دەڵێ مەرجەکانی وەرگرتنی کردەوە لای خوای گەورە چین؟ دوو دانەیە، یەکەمیان ئیخلاص و دووەمیان ئیتیباع. ئیخلاص ئەوە بێکەوە تۆ نیەتت ئیخلاص بێ بۆ خۆی پەروەردگار کەوا کارەکەت خاڵیسەن مخلصن بۆ خوا بێت، و ئیتیباع شتێ و پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام. ئیتیباعت هەبێت بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام، کەواتە ئەم دوو خاڵە مەرجی وەرگرتنی کردەوە لای خوای پەروەردگار. بەڵێ وەڵامەکە تەواوە. بێگومان هەر کردەوەیەک ئەگەر بێت و ئەم دوو مەرجەی تێدا نەبێت یاخود یەکێک لەم دوو مەرجەی تێدا نەبێت، ئەوە لە لای خوای پەروەردگار مەردوودە و هەردووکیشی بەڵگەی لەسرە. بێگومان لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتووە، چەندین بەڵگەی لەسەر هاتووە. یەکێک لەوانە خوای پەروەردگار فەرموویەتی لە کۆتایی سوورەتی ئەلکەهفدا، خوای پەروەردگار فەرموویەتی ئاەتەکەی کۆتایی سوورەتی کەهف کە خوای پەروەردگار فەرموویەتی إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. باكر دوكي بوشي وازا بعملي صالح بيت واتاشوني في غمري خو عليه الصلاة والسلام لكر دوكي دا ولا يشرك بعبادة ربه أحدا واتا بار رياشي تينا بيت وفي غمري خواش عليه الصلاة والسلام فرميتي من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. هر کسی کردویک بکات که کار و فرمانی ایمی لسر نبید ئەو مەردوودە و لای خۆی گەورە قبول نییە. بەڵێ خۆشەویستان، بەردەوامین لەگەڵتانە لە بەرنامەی پێشبڕکێی زانستی و داواکەین لە برایانی کەلار کە ژمارەیەک هەڵبژێرن لە نێوان ژمارە 2 و ژمارە 4 و ژمارە 5دا. ژمارە 5. پرسیاری ژمارە 5 دەڵێت پرسیاری ژمارە 5 کاکە ڕێباز دەڵێت بەڵگە چییە لەسەر ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆتا پێغەمبەر بووە؟ خوای گەورە فەرمیە ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين. هروها خويدا فرمان فرموديك كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء كلما هلك نبي تبعه نبي وإنه لا نبي بعدي. وإنه لا نبي. بلى أما بلغي لسر أويك بيغمبري خوا محمد عليه الصلاة والسلام كوتاي بيغمبران بوا لدواء أو هيج بيغمبري كيترنايا و هەر کەسێک لەوانەی کە هاتوون بانگەشەی ئەوەیان کردووە کە پێغەمبەری خوان ئەوانیش ئەو بێگومان درۆیان کردووە و لە فەرمودەیشدا باسی کردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لە دوای ئەو 30 کەس دێن هەمویان ئیدعای ئەوەکەن کە پێغەمبەرن، بەڵام فەرموویەتی ئەلا ئینەهو لا نەبیە بعدی هیچ پێغەمبەرێک لە دوای من نایات و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. وەڵامەکە زۆر تەواوە کاکە ڕێباز. دەچمەوە لای برایانی چەمچەماڵ داوایان لێکەم لە نێوان ژمارە 2 و ژمارە 4دا پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 4. پرسیاری ژمارە 4 کاکە محەممەد دەڵێت
پرسیاری ژمارە 4 دەڵێت حکمی ڕۆشتن بۆ لای فاڵچی و جادوگەر چییە بە بەڵگەوە؟ بيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي من أتى عرافا أو كاهنا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد هركس بشي بولاي ساحرة ياخو جادو قريك وبرواي بيبكات كواكارك راسا أو كفري كردوبة بيغمر إخوة عليه الصلاة والسلام وكافر ببو قرآنك وبيغمر إخوة دابزيوا عليه الصلاة والسلام كواتا كفر ودروس نيو شركة بەڵێ بێگومان ئەو فەرمودەیە کە باس کرا بەڵگەیە لەسەر ئەوەی کە جائیز نییە و حرامە بچیتە لای فاڵچی و جادوگەر هەر کەسێکیش باوەڕیان پێ بکە کوفری بە قورئان کردووە چونکە ئەوان خەبەر ئەدەن لە هەندێک شت کە لە علمی غەیبدایە خوای گەورەش فەرموویەتی قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله تەنانەت ئەگەر پرسیارێکی لێ بکەیت و باوەڕشت پێ نەبێ لە فەرمودەیەکی تردا هاتووە کە 40 شەو نوێژ و ڕۆژوت قبول نییە یاخود 40 شەو نوێژت قبول نییە والله أعلم دەچینە بابەتی فقه و پرسیارەکانی فقه ئاڕاستەی هەردوو گروپەکە دەکەین داواکەین لە برانی کەلار پرسیارێک هەڵبژێرن لە ژمارە 1 تا ژمارە 5 ژمارەیەک پرسیاری ژمارە 1 لە بابەتی فقها دەڵێت ئایا ئافرەتی دووجیان یان شیردەر دروستە لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوو نەبێت؟ بەڵێ دروستە بەڵێ دروستە بە ڕۆژوو نەبێت و دوای بە مطلقی دروستە یاخود بە مطلقی دروست نییە یاخود تەفسیلی تایە؟ تەفسیلی تایە ئەگەر ئەو تەفسیلەکە چییە؟ ئەگەر ئافەتەکە مەترسی دروست بێت لەسەر تەندروستی خۆیان خۆ تەندروستی مناڵەکەی ئەو کاتە خوای گەورە لا يكلف الله نفسا إلا وسعها ڕۆژوو ناگرێت بۆ دوای ڕەمەزان فیدیە دەدات. بەڵێ وەڵامەکە زۆر تەواوە هەر ئافرەتێک شیردەر بوو یاخود دووجان بوو لە مانگی ڕەمەزانە بێتاقەت بوو یاخود زانی کە بە ڕۆژووبوونەکەی زیانی ئەبێت بۆ منداڵەکەی ئەوە لەو کاتەدا ئەتوانێت بە ڕۆژوو نەبێت خوای پەروەردگار ڕێگەی پێداوە و لە دوای ڕەمەزانیش تەنها فدیە ئەدات ڕۆژۆکەی ناگرێتەوە والله ئەعلەم. هەر لە بابەتی فقها داواکەین لە برایانی چەمچەماڵ پرسیارێک هەڵبژێرن جگە لە ژمارە 1 نەبێت. پرسیاری ژمارە 3 دەڵێت پرسیاری ژمارە 3 دەڵێت سنەت وایە لە دوای سەلامدانەوە لە نوێژی وتر چی زیکرێک بخوێنیت؟ سنت وایە کە لە دوای سەلامدانەوە بڵێ 3 جار ئەستەغفیرڵڵاه بکەی پاشان بڵێ اللهم أنت السلام ومنك السلام تباركت يا ذا الجلال والإكرام. لە نوێژی وتر کاتتان لە پێش ماوە زیاتر بیر بکەنەوە کاکە محەممەد. عليه الصلاة والسلام فەرمووی بڵێن سبحان ملك القدوس 3 جار لە جاری سبحانە سەوت بەرزەکەیتەوە. بەڵێ سبحان الملك القدوس. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان ئەمە وەڵامی تەواوە کە سنەت وایە لە دوای نوێژی وتر کاتێک کە سەلام ئەدەیتەوە ئەم زیکرە بخوێنیت سبحان الملك القدوس 3 جار. بەڵێ وەڵامەکە تەواوە دەچمەوە لای برایانی کەلار و داوایان لە یەکەم ژمارەیەک هەڵبژێرن جگە لە ژمارە 1 و ژمارە 3 نەبێت. ژمارە 5 ژمارە 5 دەڵێت لە بابەتی فقها ژمارە 5 دەڵێت حکمی خوێندنی سوورەتی ئەلفاتیحا چییە لە نوێژدا؟ حکمی سوورەتی فاتحە لە خوێندین لە نوێژدا واجبە بە دەلیلی فەرمودەی عوبادەی کوڕی صامت کە دەفەرمێت من لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب. ئێمە چەند بابەتێکمان هەیە لە نوێژا زیاتر تەفسیلی پێ بدا یاخود زیاتر ڕۆنی کەرەوە بۆ ئەوەی کاتشتان لە پێشمەکەت ڕاست بێت. ڕوکنێکە لە ڕوکنەکانی نوێژ کە ناو نوێژدا دەبێ بخوێنرێت. بەڵێ کەواتە بە نەخوێننی نوێژەکەت بەتاڵ. بەڵێ بە نەخوێندنی سوورەتی فاتحا نوێژەکەت بەتاڵ دەبێتەوە. پێویستە لەسەر هەموو کەسێک کاتێک نوێژ دەکات سوورەتی ئەلفاتیحا بخوێنێت ئەگەر بێت و سوورەتی فاتحا نەخوێنیت ئەوە نوێژەکەت بەتاڵ دەبێتەوە. خلاف هەیە لە نێوان زانایانە لە نوێژی جەهریە ئایا ئەوەی لە پشتی ئیمامەوە ئەیخوێنێت یاخود نایخوێنێت ئەوە قەولێکی معتەبەری ئەهلی سوننەیە بەڵام باسی ئەوەکەین کە کەسێک بە تەنها نوێژ بکات و سوورەتی فاتحا پێویستە و ڕوکنە لەسەری کە بێبی خوێنێت ئەگەر نەیخوێنێت نوێژەکەی بەتاڵە. بەڵام ئەگەر هاتوو کەسێک نەیتوانی سوورەتی فاتحا بخوێنێ ئەختیارێکی بەتەمەن بوو نەیتوانی سوورەتی فاتحا بخوێنێ یاخود کەسێک تازە موسڵمانە بێت بە هەمان شێوە نازانێت سوورەتی فاتحا بخوێنێ و ئەوە ئێستا نوێژیش ئەکرێت و پێویستە لەسەری نوێژ بکات چی بکات؟
لو كاتب الله سبحان الله الحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله أوجه جاي سورة فاتحة بودا قريتها وكو لفرمودي صحيح دا أما جي بيكراوة والله أعلم داواكم لا برایانی چەمچەماڵ کە لە نێوان ژمارە 2 و ژمارە 4 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 4 پرسیاری ژمارە 4 دەڵێت پرسیاری ژمارە 4 دەڵێت ئایا ئەگەر ڕشانەوەی منداڵ بەر پۆشاکەکەت بکەوێت ئایا نوێژ بەم پۆشاکەوە دروستە یاخود پێویستە پاک بکرێتەوە؟ دروستە نوێژی پێوکە بەڵام بە مەرجێک پاکێکاتەوە بە ئاو پێشتر ئەگەر پاکی نەکردەوە ئەگەر پاکیش نەکرد هەر دروستە هەر دروستە؟ بەڵێ کۆتاوەڵامە؟ کۆتاوەڵامە بەڵێ بەڵێ پرسیارەکە ئەوە بوو ئەگەر بێت و ڕشانەوەی منداڵ بەر جلەکانت بکەوێت کە ئەمە زۆر ڕوئەدات بەر جلەکانت بکەوێت دروستە نوێژ بۆ جلەوە بکرێت یاخود دروست نییە؟ بەڵێ قەولی ڕاجحەوەیە کە دروستە چونکە هیچ بەڵگەیەک نییە لەسەرەوەی کە ئەو ڕشانەوەیە پیس بێت والله ئەعلا وئەعلەم. وەڵامەکە تەواوەوە خاڵەکەشتان بۆ نووسرا دەچمەوە لای برایانی کەلار لە بابەتی تەفسیردا داوایان لێکم لە ژمارە 1 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 3 پرسیاری ژمارە 3 دەڵێت پرسیاری ژمارە 3 دەڵێت مەبەست لەم ئاەتە پیرۆزە چییە؟ سەنەدعو الزەبانیە. مەبەست لە وشەی زەبانیە چییە؟ مەبەست پێی مەلایکەی عەذابە. سەنەدعو الزەبانیە مەبەست پێی مەلایکەی عەذابە. ئەو کەسەی کەوا ئەو کارە دەکات منە باسی ئەبوو جەهلە کە هات پێمەری خوا سەڵ ناڕەحەتە کرد خوای گەورەم ئاەتانی دابەزان لە کۆتایی سوورەتی عەلەق. بەڵێ بەڵێ زۆر تەواوە وەڵامەکە و خاڵەکەشتان بۆ نووسرا هەڵبەتە مەبەست لێی سەنەدعو الزەبانیە مەبەست پێی ئەو مەلائیکانەیە کە مەلائیکەی دەرگاوانی ئاگری دۆزەخە خوای گەورە لە ئاگری دۆزەخ هەموو لایەکمان بپارێزێت. وەڵامەکە تەواوە دەچمەوە لای برایانی چەمچەماڵ لە ژمارە 1 تا ژمارە 5 جگە لە ژمارە 3 ژمارەیەک هەڵبژێرن. ژمارەیەک برا پرسیاری ژمارە 1 دەڵێت خوای پەروەردگار فەرموویەتی وئیذا الکەواکب انتەثەرەت مانای ئەم ئاەتە پیرۆزە چییە؟ خۆی پەروەردگار باسی کاتی ڕۆژی قیامەتێک ئەو کاتێکەوە هەسارەکان پەرش بڵاو دەبنەوە. بەڵێ باسی ئەو کاتە ئەکات بەڵێ کەواتە وئیذا الکەواکب انتەثەرەت ئەو کاتێکەوە هەسارەکان پەرش بڵاو دەبنەوە و کاتی قیامەت دێت. بەڵێ زۆر تەواوە وەڵامەکە ئەو کاتێک کە هەستارەکان پەرش و بڵاو دەبنەوە دەکەونە خوارەوە. وەڵامەکە تەواوە کاکە محەممەد و خاڵەکەشتان بۆ نووسرا هەر لە بابەتی تەفسیردا خۆشەویستان و بەڕێزان دەچمەوە لای برایانی کەلار داوایان لە یەکەم پرسیارێک هەڵبژێرن جگە لە ژمارە 1 و ژمارە 3 نەبێت. ژمارە 4 پرسیاری ژمارە 4 پرسیاری ژمارە 4 هەر لە بابەتی تەفسیردا دەڵێت مەبەست لە المطففین چییە کە خوای پەروەردگار فەرموویەتی وەیل للمطففین. مەبەست لە مطففین ئەو کەسانەیە کەوا لە کێشانە و پێوانە غەشەکەن و هەروەها یەکسان نابن بۆ خۆیان کە دەکە بپێوێت چاک ئەی پێون بۆ غەیری خۆیان بێ بە خراپی پێون بەکەمتر. بەڵێ وەڵامەکەی کاکە ڕێباز زۆر تەواوە ئەو کەسانە دەگرێتەوە کە لە کێشان و پێوانیاندا ڕاست نین و ئەگەر بێت و بۆ خۆیان بکێشن ئەوە بە باشی دەیکێشن ئەگەر بۆ خەڵک بێت ئەوە زوڵمیان لێ دەکەن و غەدریان لێ دەکەن و فێڵان لێ دەکەن. بۆیە خوای پەروەردگار فەرموویەتی وەیل بۆ ئەو کەسانەیە کە وەیل شێوێکە لە ئاگری دۆزەخدا خوای گەورە بمان پارێزێت. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان داوا ئەکەین لە برایانی چەمچەماڵ لە نێوان ژمارە 2 و ژمارە 5دا لە بابەتی تەفسیر پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 5 پرسیاری ژمارە 5 با بزانین چی دەڵێت. پرسیاری ژمارە 5 دەڵێت لە فەرموودەیەکدا هاتووە کە هەر کەسێک دە ئاەت لە یەکێک لە سوورەتەکان لەبەر بکات خوای گەورە دەیپارێزێت لە فیتنەی دەجال. ئەو دە ئاەتە لە چی سوورەتێکدایە؟ سوورەتی کاف سەرەتای سوورەتی کاف. ئەو دە ئاەتە لە کاتتان لە پێشە بیر بکەنەوە. خلافە ئەوەی کە دە ئاەتی سەرەتایان دە ئاەتی کۆتاییە. بەڵێ زۆر ڕاستە وەڵامەکە تەواوە.
ئەو دەئایەتەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی کردو لە فەرموودەکەیە وەکو پرسیار هێنامانەتەوە باسی ئەوەی کردووە کە دەئایەتی سەرەتای سوورەتی کەهفە و هەر لە صحیح مسلمدا لە نەفسی حەدیثدا هاتووە لە کۆتایەکەی ئەڵێت باسی کۆتایەکەیە کات یاخود دەئایەتی کۆتایی سوورەتی کەهف بەڵام شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێت کە دوای ئەوەی کە پێداچوونەوەی بۆ فەرموودەکە کردووە ئەفەرمێت ئەو زیادەی کە باسی دەئایەتی کۆتایی ئەکا فەرموودەیەکی شاذە واتە قبوڵ نییە ئەوەی کە صحیح بێ و زیاتر ثابت بێت لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی دەئایەتی سەرەتای سوورەتی کەهف دەکات خوای گەورە هەموو لایەکمان لە فیتنەی دەجال بپارێزێت. خۆشەویستان و بەڕێزان ئێستاش دەچینە پرسیارەکانی سیرە داواکەین لە برایانی کەلار کە پرسیارێک هەڵبژێرن لە ژمارە 1 تا ژمارە 5. ژمارەیەک. پرسیاری ژمارە 1 دەڵێت پرسیاری ژمارە 1 لە بابەتی سیرە دەڵێت ئایا نەجاشی ئیمانی هێنا بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و بەڵگە چییە؟ بەڵێ لەبەر نوێژیان لەسەر نوێژی لەسەر سەحابانی کوی کردو بەڵێ ئیمانی پێهێنا بەڵگەی ئەوەی کاتێکەوە کۆچی دوایی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەکانی کو کردەوە بە 4 ڕیز ڕواتی ترا چەند ڕیزێک ئەوە نوێژی لەسەر کرد و فەرمووی قوموا على صلوا على أخيكم أصحمة نوێژ لەسەر براکەتان بکەن کەواتە بەڵێ نەجاشی موسڵمان بوو بە بەڵگەی ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نوێژی لەسەر کرد. بەڵێ وەڵامەکە زۆر تەواوە و خاڵەکەشتان بۆ نووسرا. دەچمەوە لای برایانی چەمچەماڵ داوایان لێ یەکەم کە جگە لە ژمارەیەک هەڵبژێرن. ژمارە 3. پرسیاری ژمارە 3 لە بابەتی سیرە بابزانین چی دەڵێت کاکە ڕێبین. پرسیاری ژمارە 3 دەڵێت منداڵەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناویان چی بوو؟ هەر حەودانەکەی. بەڵێ با دوانی نەڵێیت 5 دانیان بڵێ. ناوی 5 لە منداڵەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. ئیبراهیم، عەبدوڵڵاه، بەڵێ، قاسم، بەڵێ، فاتیمە، بەڵێ، زەینەب. زۆر تەواوە. هەڵبەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 7 منداڵی هەبووە، 3 کوڕی هەبووە و 4 کچیشی هەبووە. ئەوە بوو کە باسی کردن و هەروەها ئومو کەلثوم و ڕوقەیە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ. وەڵامەکە تەواوە و خاڵەکەشتان بۆ نووسرا. دەچمەوە لای برایانی کەلار خۆشەویستان و بەڕێزان داوایان لێ یەکەم لە بابەتی سیرەیە پرسیارێک هەڵبژێرن جگە لە ژمارە 1 و ژمارە 3 نەبێت. ژمارە 5. پرسیاری ژمارە 5 بابزانین چی دەڵێت. پرسیاری ژمارە 5 دەڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند جار حەج و عومرەی ئەنجام داوە لە ژیانیدا؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانیدا 4 عومرە و 1 حەجی ئەنجام داوە. 4 عومرە؟ بەڵێ دلیل و فەرمودەی کە لە بوخاری و موسڵمە هاتووە پرسیاریان کرد لە دایکە عایشە لە ئیبن عومەر فەرمووی 4 عومرە و 1 حەجی ئەنجام داوە. بەڵێ وەڵامەکە زۆر تەواوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تا لە ژیانی خۆیدا بوو 4 جار عومرەی کرد و 1 جاریش حەجی کرد کە حەجی ماڵئاوایی پێ ئەوترێ. 4 جارەکە هەر 4 جارەکە لە مانگی ذیل قیعدەیە بوو لەبەر ئەوەی لە سەردەمی جەهالەت و نەفامیەت وایان ئەزانی و پێیان وا بوو کە تاوانێکی زۆر گەورەیە لەو مانگەیە تۆ عومرە بکەی. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر 4 جارەکە کە عومرەی کرد لەو مانگەیە عومرەی کرد بۆ ئەوەی زیاتر تەئکید کاتەوە لەسەرەوەی کە ئەو قسەی ئەوان دەیکەن ئەسڵ و ئەساسی نییە و حەجەکەیشی لە ساڵی دەی کۆچیە بوو هەر ئەو حەجەی کرد کە پێی ئەوترێت حەجەتول وداع. والله أعلم. وەڵامەکە تەواوە کاکە ڕێباز. دەچمەوە لای برایانی چەمچەماڵ داوایان لێ یەکەم لە نێوان ژمارە 2 و ژمارە 4دا پرسیارێک هەڵبژێرن. ژمارە 2. پرسیاری ژمارە 2 لە بابەتی سیرەیە کە پەیوەندی بە مانگی ڕەمەزانیشەوە هەیە. دەڵێت لە چی ساڵێکدا ڕۆژووی مانگی ڕەمەزان فەرز کرا؟ هەشتی کۆچی بوو. ساڵی هەشتی کۆچی. لە چی ساڵێکدا 25 چرکەتان لە پێشە کاکە ڕێبین زیاتر بیر لە پرسیارەکە بکەنەوە لە چی ساڵێکدا ڕۆژووی مانگی ڕەمەزان لەسەر موسڵمانان فەرز کرا؟ ساڵی 2 کۆچی.
لە ساڵی دووی کۆچی سەرەتا وترا لە ساڵی هەشتی کۆچی دواتر وترا لە ساڵی دووی کۆچی بەڵێ لە ساڵی دووی کۆچی بوو وەڵامەکە تەواوە لە ساڵی دووی کۆچی بوو کە ڕۆژووی مانگی ڕەمەزان لەسەر موسڵمانان فەرز کرا وەڵامەکە تەواوە دەستت خۆش بێ خۆشەویستان و بەڕێزان ناوبڕێکی کورد وەردەگرین و پاشان دەگەڕێینەوە لاتان بۆ درێژە پێدانی بەرنامەکەمان لەگەڵماندا بن أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين توانای لەبەرکردن و فێربوون و وەرگرتن هەستکردن و متمانەبوون بەخۆت چاکردنی خانەکانی مۆخ ئەمانە کۆمەڵێک توانە و دەستکەوتن کە منداڵەکەت بەدەستی دەهێنێت کە ئەگەر بێت و خوێنەری کتێب بێت و خۆشەویستی هەبێت بۆی بۆیە هەوڵ بدە هەندێک کتێب و گۆڤار و چیرۆکی نووسرا و وێنەی بۆ دابین بکە کە گونجاو بێت لەگەڵ تەمەنیدا جا لە ژوورەکەی خۆی دابێت یان لە بەردەستی خۆت دابێت و بەشداری بکە لەگەڵیدا لە خوێندنەوەی هەندێک لەو کتێب و چیرۆکانەی کەوا پێی خۆشە و لەگەڵ خۆتدا بیبە بۆ هەندێک لە کتێبخانەکان بۆ ئەوەی بە ئارەزووی خۆی هەندێک چیرۆک و بەسەرهات هەڵبژێرێت و ڕێنمایی بکە بەوەی کەوا کۆمەڵێک پرسیاری لێ بکە دەربارەی ئەو بابەتانەی کەوا خوێندویتەوە بۆ ئەوەی بتوانێت وەڵام ئامادە بکات بۆ بابەتەکانی تریش و بە وردی خەریکی خوێندنەوەیان بێت جوانی لە ڕێگای گەڕانەوەدا بەوەی کەوا بە ڕێگایەکی جوان چیرۆکی بۆ بگەڕنەوە و ڕێنمایی بکەن بۆ کۆمەڵێک کتێب کەوا چیرۆکی جوانی لەخۆگرتووە پێدان و بەخشینی دیاری مادی و معنەوی بۆ هەر پێشکەوتنێک کەوا لە خوێندنەوەدا بەدەستی هێناوە و هەروەها بەستنەوەی ئەو چالاکیانەی کەوا حەزی لێیە و پێی خۆشە ئەنجامیان بدات بە خوێندنەوە جا بەو هۆیەوە منداڵەکەت دەبێتە خاوەنی کلیلی گەیشتن بە زانست و زانیاری بەسوود بەڵکو منداڵەکەت ببێتە یەکێک لەوانەی کە خوای گەورە دەربارەیان دەفەرمێت يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات والله بما تعملون خبير شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين بەڵێ خۆشەویستان و بەڕێزان جارێکی تر گەڕاینەوە لاتان بۆ درێژە پێدانی بابەتەکە و دەگەینە بابەتی فەرموودە پرسیارەکانی فەرموودەمان ماوە ئاڕاستەی هەردوو گروپەکەی دەکەین و داوا ئەکەین لە برایانی کەلار پرسیارێک هەڵبژێرن لە بابەتی فەرموودە ژمارە دوو پرسیاری ژمارە دوو دەڵێت لە بابەتی فەرموودە و زانستی فەرموودە دەڵێت زانایان علم الحديث أكن بدو بشوا علم الرواية وعلم الدراية جوازي تشيء لنيوان أم دو علم هذا علم الروايات دراسة كرني راوية كاني فرمودية أو كساني كي راوية نتوه وعلم الدرايش دراسة كرني متنا واتا أو وتيك بيغمري خاص صلى الله عليه وسلم فرميتي بەڵێ وەڵامەکە تەواوە بەڵێ بێگومان کە زانایان باسی علمی ڕیوایەت و علمی دیرایەت دەکەن ئەوەیە کە کاکە ڕێبوار باسی کرد علمی ڕیوایەت مەبەستیان ئەوەیە گرنگی پێدان و بەدواداچوون بۆ ئەو سەنەدا بۆ ئەو کەسانی کە فەرموودەکەیان جێڕاتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆی بزانن کەسێکی ڕازگۆ بووە پرسیاریان کردووە دەربارەی کەسێکی ڕازگۆ و ئەمین و دەستپاک و باش بووە یاخودنا و علمی دیڕایەش گرنگیان داوە بە مەتنی حەدیثەکە شرحی حەدیثەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم فەرموودەیەدا مەبەستی چی بووە لێکدانەوەیان بۆ کردووە و شرحیان کردووە والله ئاعلم وەڵامەکە تەواوە دەچمەوە لای برایانی چەمچەماڵ داوایان لێکەم لە ژمارە جگە لە ژمارە دوو ژمارەیەک هەڵبژێرن
ژمارە 5 بابزانی پرسیاری ژمارە 5 لە بابەتی فەرموودەدا چیمان پێ دەڵێت. پرسیاری ژمارە 5 دەڵێت بەڵگە چییە لەسەر ئەوەی شەیتانەکان لە ڕەمەزاندا کۆت و سنجیر ئەکرێن و دەبەسترێنەوە دەرگاکانی دۆزەخدا دەخرێن؟ فەرموودەکەمان بۆ بڵێ. پیغمبر خدا فرمى عليه الصلاة والسلام إذا جاءت رمضان إذا جاء رمضان فتحت أبواب الجنة وأغلقت الأبواب النار وصفدت شياطين كاتي مانجي رمضان ديت درجاكاني باش ذكرينه ودرجاكاني دوزخ داخرينه وشيطان كان جبسينه والله ما كتواوا فرمودەکەش ئیمامی مسلم ڕیواەتی کردووە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەبەری پێداین کە کاتێک مانگی ڕەمەزان دێت خوای پەروەردگار دەرگاکانی بەهەشت دەکاتەوە و دەرگاکانی دۆزەخ دادەخرێت و هەروەها شەیتانە گەورەکان و شەیتانە سەرکەشەکان کۆت و زنجیر دەکرێن و دەبەسترێنەوە. فەرمودەکە صحیحە لە صحیح مسلمدا هاتووە. دەچمەوە لای برایانی کەلار پرسیارێک هەڵبژێرن برایان لە نێو جگە لە ژمارە 2 و ژمارە 5 نەبێت. ژمارە 3 پرسیاری ژمارە 3 دەڵێت کاکە ڕێبوار. پرسیاری ژمارە 3 دەڵێت جیاوازی چییە لە نێوان ئەحادیثی ئەحکام و ئەحادیثی تەرغیب و تەرهیب؟ ئەحادیثی ئەحکام ڕوونکردنەوەیەک بۆ حکمێکی شەرعی بۆ ئەنجامدانی کە ئایا حەڵاڵە یان حرامە. بەڵام ئەحادیثی تەرغیب و تەرهیب هەندان و ترساندنە بۆ ئەنجامدانی کارەکان لە پێناوی بەهەشت و دۆزەخ. بەڵێ کاکە عەبدوڕەحمان وەڵامەکە تەواوە؟ وەڵامەکە تەواوە. بەڵێ کە زانایان باسی ئەحادیثی ئەحکام دەکەن واتە ئەو حەدیثانەی کە تایبەتن و باس لە حرام و حەڵاڵی شتەکان دەکەن بابەتەکان دەکەن. بەڵام ئەحادیثی تەرغیب و تەرهیب کە زانای وا هەبوو هەر کتێبێکی تێدا نووسێتەوە ئیمامی منذری ڕەحمەتی خوای لێ بێ تەرغیب و تەرهیب باسی چی ئەکات؟ باسی ئەو فەرمودانە ئەکات کە هانت ئەدات و ئەم کارە ئەنجام بدەیت ئەوە خوای گەورە ئەکاتە بەهەشتەوە، خوای گەورە بەر ڕەحمەتی خۆی دەکا و ئەم کارێ ئەنجام بدەیت خوای گەورە لێت تووڕا بێت و خوای گەورە ئەتخاتە دۆزەخەوە پەنا بە خوای گەورەوانە پێوترێت ئەحادیثی تەرغیب و تەرهیب. ئەوەشی کە باسمان کرد باسی حرام و حەڵاڵ دەکات پێوترێت ئەحادیثی ئەحکام والله ئەعلەم. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان کۆتا پرسیارمان ماوە کە داوا ئەکەین لە برایانی چەمچەماڵ لە نێوان ژمارە 1 و ژمارە 4دا پرسیارێک هەڵبژێرن. ژمارەیەک. پرسیاری ژمارە 1 دەڵێت باسی فەرمودەیەک دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەکەدا وشەیەک هاتووە. با بزانین ئەو وشەیە چییە و ماناکەی دەبێت ئێوە بیڵێن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لا يدخل الجنة قتات. مەبەست لە وشەی قەتات چییە؟ بەو کەساوترێ کە قەتاتە و کەسەیە کە قەتعی سیڵەی خزمەتەکەی خۆی بکات، سیڵەی ڕەحم، قەتعی سیڵەی ڕەحم کات. کۆتا وەڵامە ڕووە کاتەکەتان تەواو بوو. قەتات مەبەست لە ئەو کەسەیە کە نەمامە کە قسە دەهێنێ و دەبا لە نێوان مسلمانانە بە مەبەستی چی؟ بە مەبەستی ئەوەی نێوان مسلمانان تێکدات. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی لا يدخل الجنة، ناچێتە بەهەشتەوە ئەو کەسەیە، واتە لەگەڵ کۆمەڵی مسلمانان لە سەرەتاوە ناچێتە بەهەشتەوە. بەڵام ئەگەر بێت و ئەو کارە بە حەڵاڵ بزانێت و بە کارێکی باش و ئەوەی بزانێت ئەوە سزاکەی زۆر زۆر بەهێزترە پەنا بەخوای پەروەردگار. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بەم شێوەیە دێنە کۆتایی بەرنامەی ئەم شەومان خاڵەکان بەم شێوازن کە برایانی کەلار دەخاڵن و برایانی چەمچەماڵ نۆخاڵن. بەڵام لە سەرەتای شەوتمان لە بەرنامەکانی تردا وە دووبارەی دەکەینەوە گرنگ ئەوەیە کە بەشداری بکەین و گرنگ ئەوەیە کە زانیاری بگۆڕینەوە لە نێوان خۆماندا، سوودیش بە خەڵکی بگەێنین خوای گەورە نیەتی هەموو لایەکمان خاڵس کات. جارێکی تر بە بیری ئەوەی بەڕێز و خۆشەویستی دەهێنمەوە
هەر گەنجێک پێی خۆشە کە بەشداری بەرنامەکە بکات و بێت لێرە ئامادە بێ و پرسیاری ئاراستە بکەین ئێمە بە خۆشحاڵی و پێشوازی لێ یەکەین دەتوانێت پەیوەندی بۆ ژمارە تەلەفۆنەی سەر شاشەوە بکات ئێمە کاتی بۆ دیاری دەکەین و لە خزمەتیدا دەبین تا ئەڵلقەیەکی نوێ بەخوای گەورەتان ئەسپێرم والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين